خۆشەویستن كورة نولا وتاخد أركو خو لوش 200 أقل كلابته دينا سقسان كيف يجي سقسان كيف هوش وش نرى جوانا كان معنا كم تان لما كتبون هذا كم اسم بوكوه ألمانيا ساردة إيه ساردة سرمات أنا هم تانا كردستان واتون هذا كان زونا جاتان بليرة دەستان خۆش بێ ئەمڕۆ چوارەمی ڕۆژی لێشاوەکەیە لە سنووری پۆڵەندا ڕاشاکەنەوە بەرەوە هێزی پۆڵەندیە جەگیرکەوە لەو شوێنێکی ئێمەی ئەمڕۆ چوارەم ڕۆژی سەختی ئەو دۆخەی کە تێکەوتوین نازانم هەمووان تەماشای موبایلەکانیان ئەگەر ئینتەرنێتێکی خراپ هەیە ئەچنە سەر بەرزایەکان ئەگەڕێن بە ئەوەی هەواڵێکی خۆش بدۆزنەوە چ لە کەناڵە کوردیەکانەوە بێ چ لە کەناڵە ئەوروپیەکانەوە بێ ئەو ڕۆژنامەنووس و شتانش کە دێت ئێرە پرسیاریان لێ یەکەین بزانین هەواڵێکی خۆشیان پێ بێت چییە هەبێ نەبێ بۆ ئەوەی لەو دۆخە قورسە نەجاتمان بێ بەڕاستی مناڵەکانمان خوشەکانمان دایکمان هەمووانێک کە لێرن باردۆکان سەختە بەتایبەت ئەم کاتانە ئەو کاتانە کە ئێستا سەعات 9:30 بەیانی شەوە کاتی کوردستان 7:30 بە کاتی ئێرە کاتی سەرماکەیە ئێستا و 2-3 ساعت پێش ئێستا دۆخەکە زۆر قورسە بێت بارگرانێکی زۆر دروستە بێت لەسەر خەڵک بۆیە تکاکەم چیتان پێ یەکرێ بیکەم خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانی خۆشەویست من جاری وە هەیە ناچارم بڵێم تکا لە حیزبەکانیش
خۆشەویستن. وأبي ثانية كورة نولا وتاك أركو خو لوش 200 أجر كرابته Dire. يسقسي عنك كيف يسقسي عنك أوشتو